هەر لەبارەی ڕفاندنی ئەم ڕۆژنامەنووسە بەڕێز علی حەبیب ڕۆژنامەنووس و ئەندامی هاوپەیمانی بەرگری لە ئازادی ڕادەربرین و ڕۆژنامەنووسی لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز حەبیب بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەوەندەوە بە دوواداچوونتان کردووە، کاری شێڵی چی بووە و ناسنامەکەی کێیە؟ سڵاوێکی گەرم لە ئێوە و سواز بۆ بانگێشکردنم. ڕۆژنامەنووس شێڵی یەکێک بوو لە ڕۆژنامەنووسانەی کە لە عێراق کاری دەکرد، لەو ناوچانە کاری دەکرد کە ململانە شەڕی لێیە. نزیکەی 5 ساڵە لە عێراق بووە، لە کۆڕبەندی مافەکانی مرۆڤ بەشداری کردووە. ئێستا لە ئاژانسی ئەلمۆنیتەر کار دەکات، پێشتر لە چەندین ئاژانسی بیانی کاری کردووە، لە چەند وڵات کاری کردووە. سەرڕای هۆشداریەکان لەلایەن باڵیۆزخانەی ئەمریکاوە لە ئاستێکی زۆر باڵادا هۆشداری پێدراوە بە گوێرەی زانیاریەکان. دەستگا ئەمنیەکانی عێراق پێشتر هۆشداری پێدراوە کە لەوانەیە هەوڵ ڕۆژنامەنووسە. پێشتر هیچ هێرش نەکراوەتە سەری، پەیوەندی باشی لەگەڵ هەمووان هەبوو، لەسەر چەندین ئاستی جیاواز لەگەڵ دەستگا ئەمنیەکان کاری کردووە. بۆیە چەندین راپۆرت و وێنە دەبینین کە پەیوەندی باشی لەگەڵ هەمووان هەبووە. تێدا دەردەکەوێت چ گروپە چەکدارەکان من حەشدی شعبی بێ یان دەستگا ئەمنیەکانی عێراق، وا دیارە پەیوەندێکی فراوانی لە عێراق هەبووە. بۆیە هیچ جۆرێک لە هەڕەشە لەسەر ژیانی نەبووە لەلایەن دەستگایەکی نێو عێراق و لایەنێکی ناو عێراقدا. بەڵام وا دیارە ناوچەی دۆخەکە کاریگەری سەرەکی هەبووە، چونکە خاوەنی ڕەگەزنامەی ئەمریکایە. بەڵام سەرڕای ئەوەش بەڕەچەڵک خەڵکی ئیتالیایە، ئەمانە لەوانەیە هۆکار بن، چونکە پێشتر باڵیۆزخانەی ئەمریکا هۆشداری بە هەموو هاوڵاتیان ئەمریکا داوە. دەستگا ئەمنیەکانی عێراقیش بە هەمان شێوە، چونکە لەوانەیە بمنە ئامانجێکی ڕاستە و خۆ بوو لەلایەن ئێرانەوە بە ئامانج بکرێن، بە تایبەتی لە ناوچەکەدا جەنگ لە ئارادایە و ئێرانیش دەیەوێ هەموو بەرژەوەندیەکان و هاوڵاتیانی ئەمریکا بە ئامانج بکات. بەڵێ باشە. بەڕێز حەبیب، هیچ گروپێکی چەکدار، هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە ڕفاندنی شێڵی ڕۆژنامەنووس ڕانەگەیاندووە؟ تا ئێستا هیچ لێدوانێکی فەرمینیە جگە لە لێدوانەکەی وەزارەتی ناوخۆ، چونکە ئایا لە شەقامەکانی بەغدا ئەو ئۆتۆمبیلە کە دەبین ڤیددیۆکەی بڵاو بووتەوە بەرەو ئاراستەی باشووری بەغدا ڕۆیشتووە، بەرەو بابل ڕۆیشتووە. دەستگا ئەمنیەکان بە دوایدا ڕۆیشتون و وای کرد ئۆتۆمبیلەکە وەرگەڕێت. یەکێک لە ڕفێنەرەکان دەستگیر کرا، دوای ئۆتۆمبیلەکە بە تەواوی زیانی پێگەیشت. بەڵام وا دیارە ڕۆژنامە نووسەکە گورزی بەرکەوتووە، زیانی بەرکەوتووە، بە ئۆتۆمبیلێکی دیکە گوازراوەتەوە. ئۆتۆمبیلەکەش چووەتە شوێنێکی نەزانرا و تا ئێستا لێکۆڵینەوەش بەردەوامە لەگەڵ یەکێک لە ڕفێنەرەکان کە بەهۆی زیانەکەی و وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە گوازراوەتە بۆ نەخۆشخانە. بەڵام زانیاری نییە کێ ئەو ئافرەتێ ڕفاندووە. تا ئێستا لێکۆڵینەوەش بەردەوامە لە وەزارەتی ناوخۆ تا بزانن کێ لەو پرۆسێ بەشدار بوو بە پرسیارە. هیچ زانیاریەکیش نییە لەبارەی دۆخی تەندروستی، مادام دەڵی زیانی بەرکەوتووە یان هەتاوەکو ئێستا بە دوواداچوونەکان گەیشتوونەتە کوێ؟ هیچ زانیاریەک و لێدوانێک نییە لەو بارەوە؟ بە گوێرەی راپۆرتەکان کە ئێستا بەدەستمان گەیشتووە سەبارەت بە دۆخی تەندروستی ڕۆژنامەنووسەکە، لەو ساتە وەختەی کە ڕفاندنەکە دەستی پێکرد وا دیارە گورزی بەرکەوتووە بەهۆی ئۆتۆمبیلەکە کە وەرگەڕا. وای کرد بەهۆی خێرایی ئۆتۆمبیلەکە بوو، چونکە دەستگا ئەمنیەکان بە دوایدا دەڕۆیشتن. بە گوێرەی راپۆرتەکان گورزی بەرکەوتووە چونکە ئۆتۆمبیلەکە وەرگەڕا. بەڵام تا ئێستاش زانیاریەکان تەواو ڕوون نین، ئاشکرا نەکراوە ئەو لایەنە چەکدارە، ئەو لایەنە بەرپرسیارە کێیە ئەو ڕۆژنامەنووسەی ڕفاندووە. بەڵام بەردەوامی لێکۆڵینەوەکان هەیە. هێزە ئەمنیەکانی عێراق وەزارەتی ناوخۆ بە بەردەوامی لێکۆڵینەوەدان و بازنەی لێکۆڵینەوەکان و بە دوواداچوون بۆ دۆزینەوەی شوێن ڕۆژنامەنووسەکە فراوانتر دەکەن. وەک گوتمان ئۆتۆمبیلێک لە بەغداوە بەرەو بابل ڕۆی بەرەو جەرف سەخر ڕۆیشتووە، چونکە لەوانەیە ئەو خاڵە
بۆ حەشاردانی بەڕێز عەلی ئەو کاتێک کە شێڵی ڕفێنراوە هیچ زانیاریەک هەیە بەتەنیا بوو بێت یا لەنێو ئۆتۆمبیلەکەی کەسێکی دیکەی لەگەڵ بوو بێت؟ ئێمە بینیمانە یەک ڤیددیو هەیە دواتر ڤیددیوەیەکی دیکەش لە کوچی جیاوازەوە تۆمار کراوە. زۆرینەی ڕۆژنامەنووسەکان دەزانن ئەو ڕۆژنامەنووسە لە ناوچە میلیەکانی بەغداوە کە ڕادا بێ هیچ پاسەوانێک دەگەڕێت و دەسوڕێت چونکە کەسێکی ناسراوە لە بەغدا بەتایبەت لایەن ڕۆژنامەنووسەکان چونکە لە چەندین دەستگا کاری کردووە جۆرە ڕۆژنامەنووسێک نییە کە وەک هەڕەشە سیر بکرێت. واتە دۆخەکە شێوەی ئەو چالاکوانە رووسیا ئیسرائیلەکەیە کە لە بەغدا پێشتر ڕفێنرا و کە سەربەخۆ کاری دەکرد. شێڵیش بە گوێرەی زانیاریەکانم بە تەنیا کاری کردووە کەس لەگەڵی نەبووە پاسەوان لەگەڵی نەبووە چونکە بینیمە زۆر بە ئاسانی دەڕفێنرێت. دوو کەس هێرش دەکەنە سەری بە ئۆتۆمبیلێک لە جۆری کرایزلەر دەیڕفێنن بە گوێرەوە ڤیددیۆی کە دەیبینین دواتر هێزە ئەمنیەکانیش بە دوایدا ڕۆیشتن توانیان بۆ ئۆتۆمبیلە بستنە دەرەوەی بەغدا. ئەمەش ئەو کاری کە کراوە لاوانێ گروپێکی چەتەیی بن بە جلوبەرگی کەسانی سڤیل هاتبن ئەو کارەیان کرد بێ کە لە دەرەوەی یاسا. بەڕێز عەلی زانیاریت هەیە کە دوایین بابەت کە شێڵی کێتلسۆن بڵاوی کردبێتەوە چی بووە لە نێو کاتی ئەم جەنگەیە؟ شێڵی هەمیشە باسی لە بابەتە هەستیارەکان دەکرد کە پەیوەستە بە میلیشیەکان و گروپەکان و بریکارەکانی ئێران بە تایبەتی لەو جەنگە چونکە ئەو وردەکاریانە هەستیارن لەو ناوچانە کە کاری دەکرد زۆرینەی وەک شوێنی وەک ئەفغانستان و سووریا و عێراق بوو لە شوێنی شەڕی داعش بەشداری بۆ کاری کردووە. بە ئێستاش بابەتی بریکارەکانی ئێران لە ئارادایە بەهۆی ئەو جەنگەی دروست بووە چونکە ئەم بابەتانە زۆر هەستیارن. ئەویش لە ئاژانسی مۆنیتەر کاری لەسەر ئەم بابەتانە کردووە بۆیە باسکردنی ئەم جۆرە هەواڵانە وای کردووە ئەو گروپە چەکدارانە هەوڵدن بیڕفێنن بەڵام دەبینین بابەتەکە هەستیارە و پەیوەستە بە بەوەی کە هاوڵاتی ئەمریکین ئەمانە دەبنە ئامانج بۆ ئێران تا لە ناوچەکە هێرش بکاتە سەریان بینیمان هێرش کرایە سەر ئەمریکیەکانیش لە چەند هۆتێلێک لە هەرێمی کوردستان لە بەغداش بە هەمان شێوە چونکە بەغدا ئێستا هیچ هاوڵاتیەکی ئەمریکی لێ نەماوە چونکە هەڕەشەیەکی زۆر لە سەریان هەیە هەمیشە هۆشداری دەدرێنە لایەن باڵۆزخانەوە تا هەموو هاوڵاتیان ئەمریکا شوێنەکانیان چۆڵ بکەن و لە عێراق بستنە دەرەوە چونکە ئامانجێکی ئاسانن بە گوێرەی راپۆرتێکی چەند ساتێک لەمەوبەر کەناڵێکی عەرەبی بڵاوی کردەوە کە ڕاستە و خۆ ئەو ئافرەتە هۆشداری پێدراوە لەوانەیە لایەنێکی نەناسرا و بیڕفێنن یان گروپێکی لە یاسا دەرچووی چەکدار بیڕفێنێ ئەویش گرنگی بۆ هۆشداریانە نەداوە. باشە لە کۆتا پرسیارم بە ئەمە بێت لە دەستپێکی ئەم جەنگەوە تا ئێستا هیچ ڕۆژنامەنووسێکی دیکە هۆشداری پێدراوە هەڕەشەی لێکراوەیان ڕفێنراوە؟ بە گوێرەی زانیاریەکان و راپۆرتەکان هیچ ڕۆژنامەنووسێکی بیانی لەو ماوەیەدا هێرش نەکراوەتە سەریان نەڕفێنراون. زۆرینەی ڕۆژنامەنووسە بیانیەکان بە تایبەتی لە بەغدا و باشووری عێراق ناوچەکانیان چۆڵ کردووە بەهۆی هۆشداریەکانی هەموو باڵیۆزخانەکان بە باڵیۆزخانەی ئەمریکاشە کە هۆشداریان داوە و باڵیۆزخانەی بەریتانیاش داوای لە هەموو هاوڵاتیانی کرد دەست بەجێ ناوچەکان جێبێڵن چونکە ناوچەکە بووەتە شوێنێکی زۆر مەترسیدار بۆیە ڕۆژنامەنووسی بیانی زۆرمان لە بەغدا نەبینیوە لەو ساتەوەی دەستخۆش زۆر سپاس لە چەند نێردەی دیپلۆماسی کە لە باڵۆزخانەکان ماونێتەوە. زۆر سپاس بەڕێز سالی حەبیب ڕۆژنامەنووس و ئەندامی هاوپەیمانی بەرگری لە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری لە بەغدا لەگەڵمان بووی. سپاس.